گوندی زەهایمەر گوندێک کە هەموو دانیشتوانەکەی بەدەست نەخۆشی لە بیرچوونەوە دەناڵێنن. لێرە کات بە شێوەیەکی جیاواز تێدەپەڕێت. پێویستیش ناکات بۆ کڕینی شتێک پارە هەڵبگریت، چونکە هەمووان بیریان دەچێت پارە لەگەڵ خۆیان هەڵبگرن. نەخۆشی زەهایمەر نەخۆشیەکە کە تووشی مێشک دەبێت و باوترین جۆری نەخۆشی بیرچوونەوەیە. دیارترین نیشانەکانی بریتین لە خراپی بیرەوەری و کەمی تەرکیز و گۆڕانکاری لە ڕەفتاردا. لاند ئەلزەهایمەر گوندێکە لە باشووری ڕۆژئاوای فەڕەنسا و هۆکاری ناونانی ئەو گوندە بە هۆکاری ئەوەیە کە سەرجەم دانیشتوانەکەی تووشی نەخۆشی بیرچوونەوەی قورس بوون. لێرە فرۆشگایەک هەیە کە بە خۆڕایی کەلوپەلەکانی دەفرۆشێت، بۆیە پێویست ناکات دانیشتوانەکەی بیریان بێت پارە لەگەڵ خۆیان هەڵبگرن. ڕێبەری گوندەکە باز لەوە دەکات کە لەم گوندە کات بە شێوەیەکی جیاواز تێدەپەڕێت. هیچ کاتێکی دیاریکراونیە بۆ ئەنجامدانی کارەکان، بازاڕکردن بێت یاخود ئەنجامدانی کارەکانی ڕۆژانە. تیمێکی توێژینەوە لە زانکۆی تەمپڵ لە بەشی پزیشکی لە ویلایەتی پێنسیلڤانیا دەرمانێک بۆ نەخۆشیەکە دەدۆزنەوە و دەڵێن ئەنجامەکان ڕۆژنایی خستۆتە سەر نەخۆشی زەهایمەر. ئەمەش هیوایەک دروست دەکات کە دەرمانەکە ڕەنگە نەخۆشی بیرچوونەوە لە مرۆڤدا خاو بکاتەوە یان تەنانەت نەیهێڵێت. ئەو کەسانەی نەخۆشی زەهایمەریان هەیە بە دەستدابازینی توانای معریفی و ڕەفتار و جەستەیەوە دەناڵێن و تا ئێستا هیچ چارەسەرێک نییە کە بتوانێت ئەم نەخۆشیە بە تەواوی کۆنتڕۆڵ بکات، چونکە چارەسەرەکانی ئێستا تەنها یارمەتی کەمکردنەوەی نیشانەکان دەدەن.